بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایەی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەمان ئازیزیۆک و خۆشەویستێکە بە ناوی کاک عەبدوڵڵا عومەر محەممەد. ئێمە بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتنت دەکەین. ستانەکەم گەورەی خۆتانە، من مەمنونی جەنابتانم لێرەوە. من خۆشەویستی و ڕێزم بۆ برا پێشمەرگەکان کە ئەوان بوونەتە قەڵغانێ بۆ ئێمە کە بتوانین هەزارها بەرنامەی وا و کەسانی وەکو جەنابە بتوان خزمەتی خەڵکی بکەن. زۆر سپاسی کەسانی خۆشەویستی ئەودی و کامێراکەم کە ئەرچێکی زۆرە کێشن و نادیارن وەک سەربازی ون بووان سەرکەوتوبن. زۆر سپاس بۆ جەنابیش. کابڵا من لەمەوێ سەرتا بزانم تۆ تەندروستی خەڵک زۆر باشەکەی، خۆ تەندروستی و چۆنە؟ من زۆر باشم لەسای خۆ باشیش یەک تۆز ئەو قەڵەوێم هەیە ئەویش محاولاکەم ئینشاڵڵا دایبەسێ. محاولەکانی تو لەوانی من نەچێت تۆزی نەوسنم بەڵێ ڕاستە فەرمووی. باشە پێش وێنە پێشەوەی لەسەر وێنە قسە بکەین پێم خۆشە بزانم خەڵک چەنە جارێک پشکنینی خۆی بکا باشە؟ وەڵاهی خۆی ئەو کەسانی کە تەندروستن و گەنجن ئەگەر لە ساڵێکا جارەیە دوو جار فەحسەی ئامەکان بکەن زۆر چاکە بۆی بزانن نەکە لە بینیانە شتێک نەخۆشیی کەمێک هەبێ بۆی زوو فرێکەون. بەڵام ئەو کەسانی کە ناساغن دیارە بە پێی ڕێنمایەکانی دکتۆر خۆیان بەردەوام ئەبێ مانگی جارێ یاخود بە پێی پێویست ئەو شیکاریانە بکەن. باشە پێم خۆشە ئەوە بزانم کە خۆت ساڵی جارێک یان دوو جار پشکنین بۆ خۆ دەکەی؟ من ساڵی دوو جاریکەم. دوو جار. خۆشبەختانە خۆم لە بەشی مختبەرم خوانەی بڕێ کوڕێکەشم بایۆلۆجی هەر لە مختبەرە، کچەکەشم مختبەرە، مساعد مختبەرە، لەبەرەوە تقریبان بۆ من ئاسانە. هیوادارم خەڵکی کەش ئەوە ئاسانکاری. بەڵام نەی کاتە شتێکی دەرونی بۆ خۆی نابێت. باکسە جەروای ئەوان بیرمەخەنەوە باوکە فەحسێکە بۆ نەکەین. ئەجینا زۆر الحەمدولیلا تەندروستیم باشە. منیش بە هیوان تەندروستی و باش بێ. ئەنجا بەرنامەکەی ئێمە زۆربەی زۆری جارەکان وارڕێەکەوین کە لە باوکۆ دەست پێ بکەین، بەڵام دەوڵەمەندی وێنەکانی تۆیە وای کردووە کە ئەبێ تۆزێک قۆناغێک بینە پێشتر. بۆیە حەزەکەم بزانم ئەم پیاوە کێیە؟ ئەوە باپیرمە حاجی حەمەی دەرەڕەحیم کە لە سابوونکەران لەدایک بووە. باشە، حەمەی دەرێژڕەحیم. ئەم پیاوە بە ئەسڵ خەڵکی کوێ؟ بە ئەسڵ خەڵکی نزیک خەراجیان بەو بەرەوە دەیەکە پێڵێن یەخی ماڵی. یەخی ماڵی؟ بەڵێ دێکی نزیک لە جادەیە، بەڵێ نزیکی نێوانی عەربەتی و سلێمانی بێگومان. ئێستا تقریبان زۆر نزیکە، ینی ئێستا زۆربەی بەعزێ لە موشە ئەو مەخازین و شت نزیک بوونەتەوە لەیان لەو منتیقەوە نزیک. بێگومان ڕاستە. لە یەخی ماڵیەوە ئەم پیاوە کەی هاتۆتە سلێمانی؟ لەوە ئەچێت لە پێش سیەکانەوە هاتوێت. پێش سیەکانەوە هاتووە. بەڵێ باشە. من ئەمەوێ شتێک سەرنجم بۆ شتێکە. ئەم پیاوە بە جلوبەرێک تۆزێک شاری دیارە وە نییە؟ بەڵێ شاری دیارە. لە ناو شار ئیشی چیە کرد؟ ئەم هاتۆتە سلێمانی؟ بەڵێ لە مەزادخانەکە دوکانێکیان هەبووە لە مووسڵەوە شتیان بۆ هاتووە وەکو چۆن جلی بالەی ئێستا بۆیان ئەو کاتە پیانۆ فەردە بێگومان. تەنانەت بە بەڵێ پیانۆ ئەفەنی فەردە تاک پانتۆڵەکەی لێکڕێەوە. بازێک کەس دیفاعی لە خۆیەکە و ئەفەنگم بەس ئەفەنگی فەردەنی فەردەنی منەوە لە خەیات کوالیتیم. بەڵام کاک عەبدوڵڵا وەڵا با بچینەوە سەر ئەو زاکیرێ ئەو وەختە من خۆشم کەمێکم بەرکەوتۆ لەو زاکیرەی کە بازاری مەزادخانەی خوارەوە کۆنەی لێبووە. قاتەکانیشان زۆر قاتی شیک و چاک و ئەوانەش بوو. جا قاتی ئەفەنگی زۆر هەرزان بوو، چونکە خەڵک ئەو کاتە کەمتر جلی ئەفەنگیوانە بەس جلی کوردی گران بوو، هەتا لەوانەیە کوالیتێکی زۆر باشیش نەبوو بێ لە جلەکانی ئەفەنگی گرانتر. بەڵام ئەو قوماشی فاسۆنی بەریتانی و ئەوانش بوو دوورینیشی زۆر کەشخەش بوو، وەشقاڵ قەیدومەی دوشتی کەسی لەبەرەوەی پارەکەی کەم بوو خەڵکیش کەمتر لەبەرەکەن. بێگومان بەڕاستی ئەبێ هەر لەسەر زاکیرێ کۆن بژین. بێگومان. باشە. پیاوێکی کەی باشتی هەیە، ئەم پیاویان چێە؟ ئەوە باوکی دایکمە، هەر باپیرمە لە دایکمەوە ئەحمەی داوی وەختی خۆی
ئەمە لە کاتی عوسمانەکانە زابت بۆ لەوێ دوای کەوتنی دەوڵەتی عوسمانی لە جێشی بەڵێ لە جێشی عوسمانی بووە دوای ئەوە هاتوتەوە بۆ ئێرە شتێکی تازی داهێناوە لە ناو ئێرە پێڵێن طبع الأصابع ئەو وەختە وایان پێوتووە بەڵێ پەنجەمۆری داهێنا و خۆشی هەر لەسەر ئەوینە پەنجەمۆری وەرەگرت لێرە لەسەر ئەوە دایان نابوو ینی لە بابلین لە سلکی شۆرمانگی پۆلیسی ئەو کاتە پیانەوە ئەحمافەنگی بەوە بەناوبانگ و زۆر بەڕەحم بوو ینی من ڕۆژێکیان چوم بۆ لای خۆشەویستێ عریزەم بۆ بنووسێ کە ناوی دایکم نووسی ئەختەر ئەحمەد داود وتی داوەفەنیە کوڕی داوەفەنیە ئەحمافەنگی وتم بەڵێ تۆزێ قەڵەمەکەی دانا و تۆزێ ئاوایینی کرد وتی لەو پیاوە وتی من مناڵ بووم ئەم ناسی ینی لەساس تەمەنیان فەرقی هەبووە وتی پیاوی وام نەدیوە کە ئەوە بەڕەحم بێ بۆ خەڵک بۆ دەور و پشت ینی دیار بوو ئەو مەزایی پێوە دیار بوو کە درود بۆ ژانی پاکیان بانتم ئەی با بڵێن پێش ئەوەی کە ئەم کابرای بچێتە ئەستەمۆڵ و ئانە بە خوێندنەوە ئەم خەڵکی شوێ بە ئەسڵ ئەم خەڵکی لای مووسڵ بوون ئەسڵان بەڵام کوردن بەڵێ کوردی مووسڵی خۆمانە و خوانێ بڕێ خاڵەکانم خاڵە ئاسۆ و خاڵە نەوزاد و مانە و خاڵە ئاواتم هەموو لێرەن و خوانێ بڕێ هەموو کام مامۆستا ئاواتی مامۆستا ئاواتی سابوونکەران مامۆسای خۆمان مامۆسای وەرزش بەڵێ ئەمە لێرە ڕێزی خۆشیین ئەوانە گەورەی ئێمان و کاگاسۆش هەر بەڵێ ڕێزمان هەیە بۆی و لەم ڕۆژانە شایەتیمان بینی باشە ئێمە دڵنیام لەوەی کە ڕسمی نەنکەکانتن نییە بەڵێ یەک نەنکمیتیا بوو ئەویش دانیشتووە لە ناو مەجموعەیەکایە باشە ئێستا دێنە سەرەوە کێشەنیە جا بینە سەر باس و خواسی ئەم پیاوە بەڵێ ئەوە باوکمە حاجی عومەری خەیات هەر لە دوکانەکەی باپیرمە مەچینەی خەیاتی هەبوو بەس ئەو خەیاتە نەبوو کە قاتی ئەفەنگ و ئەمانە بکە زیاتر بیجام و وەختە هەر لە مەزادخانەکە مرکزێکی پۆلیسی لێ بووە گەر بیرێ بێ ئەوانە بیرنایە زۆر ڕاپێچ مەکە بۆ قوڵایی نەکەوتۆتە من موالی دەکەم ئەوە نیە چوارم لەوێ کە ئەو مرکزە جلوشتیان وەرەگرت زوربیان ئەهاتن ئێمە هەر لە نزیک ئەوان بووین لە پاڵێ نابووین جلەکانیان بۆ تەخریمەکرا پیانە و تەخریم تەخلی چاکردن تەرقیمیشی پێڵەن وازانم یعنی بە ژمارەکردنی بخۆی ئەگەر وا بەز وەختە تەخریمیان کلمیی عەرەبی بوو دیار بوو ینی بەسەقەتی هاتبوون بەڵام قارسێک لەم لە چاکردنێک لەوە لە بێگومان ئیشەکەی زیاتر ئەوە بوو بەڵێ موالیدی چەنە حاجی بەڵێ 1937 بوو هەر لە سابوونکەرانە دایک بوو ماوە نەخێر باوکم دەمێکە لە 1970 ئەمری خوای کرد درود بۆ جانی پاکی تەمەنێکی کەم ژیاوە تەمەنێکی کەم ژیاوە تۆ چۆنیە بەڵسو کەوتی تۆ چۆن بوو لەگەڵ یا چۆن یادگاریەکانی تۆ چی بوون لەگەڵ یا بەڵێ وەڵا خۆ ئەفریقا باوکم زۆر نەرمونیان بوو لەگەڵمان بەس حەریز بوو لەگەڵ ئەوەی کە تێکەڵ بە خەڵکانی کە نەبین هەتا بیرمێ لە مەکتەب نیوەڕوان کە چون سعات 4 هاتینەوە درەنگ بوو بەس ئەیگووە بێت بۆ دوکان بۆی نەچمە ناو مناڵی کە و ئەمانەوە اینجا بەعزی جار خۆمە دزێەوە بەڕاستی برادێرێکم هەبوو کاک بورهان یادی بەخێر بێ کەسێکی زۆر بەڕێز بوو لە یەک سنف بووین زۆر جاج لەسەر یەک تەختە دانیشتین لە یەکەوە ئەویش باوکی خەیات بوو ناوی کاک ئەحمەد بوو لە پشت دوکانی ئێمە بوو عەسران کە ئیز نەبووی منە چوومە ماڵەوە لە مەکتەبی شێخ سەلام لە پۆلەکانی ئینە مەکتەبی شێخ سەلام لەکوێ بوو کاکە مەکتەبی شێخ سەلام پێشگردی سەیمان بوو لە دارەتەڵەبی زێوەر و شێخ سەلام بێکەون بەڵێ ئەم بە بەردەمی باوکمان چوو بۆ لای باوکی سعات 4 زستانان بانگ نەفەرمێ باوکمان هاتەوە تووڕە ئەبوو ئاوا دێکرا ئەو بورهانیە بۆ لای باوکی یارمەتی چیا شتێک و شتێکە کڕم بۆم هەڵگری توەمانە تۆ بۆ نایی توەمانە و یاخر ئەم گو بورهانجان لە شوێنی چکەوە بڕۆ بەردەمی باوکمەوە ڕۆژ فەقیر وەڵا بە بەردەمی باوکمان ڕێ هەموو ڕۆژێ ئەو بەزمەمە زۆر شیلیە کرد هەر بۆی تۆ توش هەر خۆی کەشە بووم زۆر جار لە ترسیەوە عەسران مەجبوور بوومە چووم بەڵێ بەڵام بەڕاستی ئەوانیش کەسێکی ماندوو بوون باوک و ئەوانش ئەو کاتە باوی هەژ مناڵ و نۆ مناڵ ماشەڵڵا نۆ مناڵ بووین ئێمە بە پارێکی کەمی خەیاتیش ینی هەرە بۆە یارمەتیان بدرێ باشە کاک عەبدوڵڵا وێنەیەکی زۆر جوانە و بەڵام هەر چەند تۆزێک بەڵێ ئەوە تەڕ بوو تۆزە لامۆ لەو کە یانمێ ئەو خۆشەویستانە وانە بوو ئەوە
باپیرمە لەگەڵ ڕەحیمی حاجی فەرەجی بانەیی باشە ئەمەیان کێ ئەوە باپیرمە ئەوە باپیر ئەوەش حاجی ڕەحیم ینی حاج عومەرەوە نەخێر باپیرمە حاجی محەممە حاج محەممەد بڵێ حاج محەممەدی با بڵێن ئەم 1990 بوو باپیرم بەڵێ ئەمەیان کێ ئەوە ڕەحیمی حاجی فەرەجی بانەیە لە فەرعکەی ماڵی کاک حکمەتی عەبە پاشا ماڵەکەیان لەوێ بوو لە کراوەیەکە بوو مجموعەی ماڵی چاکی تیابوون لە لێوە بۆیە چیت ماڵەن لە پشتی ماڵی نەنکمەوە بوو ئەین باپیرمەوە بوو تە دیارە مناسبێکی خۆش بۆ ڕسمیان گرتو کابڵات تۆ دیقەتی یەک شتە داوە ئەو پیاوانی ئەو سەدەمە لە گەنجیا بە تایبەتی زۆر جا کەوێنەیان گرتووە بە چەک و بەڵێ مشتاقی بوون دیاکشەیە لەو پشتێن بەڵێ ئەو زمانە زۆرانەوە ڕزنێ کردو و تۆزن شڵی مرکزی قووە بووە مرکزی حەزیان کردووە تۆزێکی پۆز بۆ بۆ کاتە بەڵێ باپیرم تاقانە بۆ تا درەنگ لە دوایی برایچکەی بۆ حاجی بەکرخوا ئافریکا لەبەرەوە زۆر مدەلل بووە دیارە دەستی قسۆتە بن باخەڵی وتر زۆر بە نازوو سعاتی ئەم سعاتی هینەکانیان ساعتی بەر باخەڵ بەڵێ ئەوە باو بۆ زەمانە بەڵێ کاک عەبدوڵڵا ساڵی چەند حاجی عومەری باوکێ دایکتیەناوە وابزانم 55 هێناوێتی لەبەرەوەی خوشکەکەم یەکەم خوشکم 56 ئەی تۆ من 58 باسێکی دایکتمان بۆ بکە دایکم بەڕاستی ئەگەر نەڵێم دایکی خۆمە وەکو نمونەیەکی ئافرەتی بەتوانا و تێکۆشەر سەیریکەم ئەم دایکی من نۆم ناڵی بەخێو کردو دوای باوکم من لە دویم تۆسەم باوکم ئەمریخوای کردووە کە کوڕە گەورەش کە کوڕە گەورەش بووم دوای خوشکەکەم ئەمە لەسەر هەمومان دانیشتووە گاڵتە نییە تۆ 6 کوڕ لەگەڵ سێک چا بەخێو بکەی بەبێ باوک و هەمووشی لەخوا بەزای پێ بگەێنی خوانێ بڕێ سیانمان و هەندیسە خوانێ بڕێ ئەوە دکتۆر محەممەد خوانێ بڕێ دکتۆرە و ئێستا پرۆفیسۆرە ئەوە من یەکەمیان بووم پەیمانگەی هوەری تەندروستیم تەواو کرد یعنی بەڕاستی زۆر لەگەڵمانە باش بوو و بە تەحمل بوو جەکی تەقدیر یعنی گەورەیەکی ئەوەی پیشان ناکە ئافرەتی کوردی ئەو توانایی هەیە کە جێی پیا بگرێتەوە ڕاست ینی من وەکو دایکی خۆم نابەزۆک و کەسایەتیەک فەخری پێواکەم ئەمە شوێنێکی پێکەوەییانە هەر حەزەکەم بینەران بەڵێ ئەوە خوافریکا باوکم لە 1970 چوو بۆ حەج لە 55 شووی پێ کردووە بەڵێ ئەم خەڵکی شوێیە و ناویشی چییە؟ ئەختەر ئەحمەد داود هەر هەر لە سابونکەران لە دایک بوو ماوە شکور ئەختەخان نەوەڵا دایکم لە 79 ئەمری خوای کرد لە 79 نەخێر باوکم لە 72 دایکم عفو نەوە و حەوت بمبەخشە چونکە هەمومانی پێگەیان بوو خوانێ بڕێ ئەوش لەنەوە حەوت وفاتی کرد لەنەوە حەوت بەڵێ خەڵکی شوێن ئەمان دایکم لە سابونکەران لە دایک بۆ لای مزگەوتی سەی حەسەن بەرامبەر ماڵی بەڕێز ڕەوفی سەراف بەڵە کۆڵانە باریکە هەر خۆی ماڵەکان بەرامبەر ئەوان بوو جا خانۆکەی ماڵی باپیرم وا دروست کرا بوو لەسەر ئەو تیرازە بەغایەکان هاتووە پێشەناشیلی هەبوو لە پێش زەبەت ئەوەی هەبوو بۆ ئەو زەمانە ینی شتێکی دیار بوو چۆنەڵی شێوەیەکی ئەو کۆڵانە بیری بکەوێتەوە ماڵێکی زۆر عالی جەناب و ئەوانەیە مەسەلەن ماڵی مستەفا پاشاشە لەو گەڕەکەبوونی ماڵی تایەر خەفاف و ماڵی حاجی سالار بەڵێ ئەو شوێنە شوێنێکی چۆنەڵی وەک ڕاقی بڵێ جیاواز شوێنێک خۆڵە سابونکەران ئەو زەمانە هەمووی کەسی بەناوبانگ بوون باشە کاک عەبدوڵڵا من ئەمەوێ هەندێک پرسیارم هەیە لەسەر تەواوی خانەوادەکەی ئێوە بەڵام با بە وێنەکانەوە تەماشاکەین ئەم دوو بەڕێزە ساڵی 1955 ئەم وێنەیان گرتووە ئەمەیان باوکتە بەڵێ ئەوەی کەشیان مامەعلیمە شکر لە ژیانە ماوە و بەڕاستی جێگەی تەقدیرە ئێمە دوای باوکم زۆر خزمەتی کردین ئەگەر بڵێم جێی باوکی بۆ گرتینەوە بەدەمانەوە بوو هەموو قسەکانی جەنابێ بە باوکێ بە ڕەحمەت وێلیا زاوایە تازە زاوایە لەواچێ وەنیە بەجلو شتەکە خۆی بەڵی و وەنیە سارخانیشی لە بەرابووە بەڵێ تۆزێ سارخانی ڕسمیترە لە شەڕواڵ براخانی جا هەر بەو یادەوە باوکم و مامەعلی هەردووکیان دوو خوشیان هێناوە
لەبەر مامەعەلیدا بەڵێ ئەویش ینی زاوای مامۆستا ئاواتە بێگومان زۆر تێکەڵیمان خۆش بوو چونکە بۆ دائیمەن ئەوەی کە عیلە زۆر بەیەکەوە بەستێ ئافرەتە لەبەرەوەی ئەو پورمان بوو ئامۆژنیشمان بوو لە مامەکانی تر زیاتر زۆر تێکەڵ بووین ینی ئیتر بە دنەدانی ژنیش کە ئاگای لە خوشکەکەی بێتوانەوە ڕاستە ڕاست کاکێ عەبدوڵڵا ئەمە شەروێنەیەکی جوانە ساڵی 56 هەشتی 1/56 کە من گومان لەو یەکەکەم چونکە یەکە ئەو سەوزانەوە نایەتە دەرێ و بەڵێ خۆی 56 بەس لەوانەیە ئەوەی بەڵێ لە لای ئەم سەرەوە دایکمە خوا ئەفریقا ئەوەش پورمە ئەوە ماممە دیارە ئەو ساڵوانە خوشکن ئەو دوانە خوشکێتی بەڵێ دیارە هەر ئەو ئاوا تێکەڵی شتەش مامیشم خۆی قۆس کردووە دیارە هەر بە تەمای شتێک بووە باشە کاک عەبدوڵڵا ئێوە لە یەخی ماڵی ئەوانە هیچ پەیوەندیتان ماوە سەردانی ئەوەکەنەوە بەخوا نەوەڵات دەکە بەس باخ و بەعزشتمان ماوە بەدەست خەڵکەوە خۆمان ینی بۆ سەردانیش ناچن بەخوا نەچوین ناچن باش کاک عەبدوڵڵا جان دەستەکانی خۆش بێ بەس ئەم وێنەیەشمان بۆ ڕاوە بکە بزانین ئەم وێنەیەکی جوانی قەرەباڵخە بەڵێ ئەوەی باوەشی دایکم لەم سەرەوە ئەوە منم ئەمە بەڵێ باش ئەوە دایکتە بەڵێ ئەوە پورمە ئەمەی تەنیشتی پورتە ئەوە کاوەی ماممە لە باوەشیە بەڵێ ئەوەی خوارەوە ئەوە پورێکمە پورە ئایشێ ئەمەی بە پێوەیە بەڵێ ئەوە سەرگوڵی خوشکمە باشە سەرگوڵ ئەوەیە کە لە تۆ گەورەتە ساڵێک باشە ئەمەی تەنیشتی ئەمیکە لەوە ئەچێ ماڵی مامە بەکرم مناڵیان هەبوو ئانیشە لەو ماڵا بوون چەند ماڵ لەو ماڵەیە بوون کاک ئەو وەختە 3 ماڵ بوون ماڵی نەنکم خۆیان ماڵی باوکم کە ماڵی حاجی محەمەد لەگەڵ ماڵی حاجی بەکر کە برا بچکۆلەی بوو ئەوانیش لێوێ بوون چونکە ئیش برایەت هەتا 61 ئێمە خانومان کرد لە گردی سەیوان بەخوار شێخ معرف ئێمە جیابووینەوە عەبدوڵڵا عادەتەن سروشتی ماڵێک کە باوکیان خەیات بێ پۆشتە و پەرداخترێ بوومان وەنیە پاک و تەمیزترە ئەمە ڕەنگی یاوە تۆ لە ئێوە شاو بۆ مناڵەکان من هەتا ئێستا من خۆم دەستی خەیاتیم هەیە و نەک بۆ هین بەس بۆ بەعزی شت مەسڵن بۆ ئەموری ماڵەوە تقریبان بەعزی شت هەیە کە تەرتیبێکی بوێ خۆمێک واشکە ئەگەر ئینسان دەستپی بێ بجامەکەشی دڕابێ لەوانێ هەرگوێشی نایاتێ بەس تۆ بە پێی مێنەکەی باوکە قوبولی ناکەی پێدین چکە بۆ تۆ ئاسانە ئاسانەوە زۆر ناشرینە ئەگەر یەک ڕیزخایەتی پیابێنی زۆر جوانترە لەوەی کە بەدەستبی تەوانەوە تەقەڵپلۆزی پێڵێن لە کوردەواریە ئەمە ژوێنێکی جوانە ئەمانەی چەند کاکە بەڵێ ئەوە ئەو شوێنەیە کە ئارزم کردی ئەمە گردی سەیوانە باش خوارەوەیەتی کاتە خەڵک کەمە مرد بێگومان چۆڵە ئەوە باوکمە ئەوەی لای سەروان ئەوەی خوارەوەیان مامێکمە مامۆستا کەریم کەواتە بە بینەران بیزە ئەمەی ئەو سەریان کێیە ئەوە مامە کەریممە مامە کەریمە ئەوەش باوکمە ئەمە باوکتە ئەم دوانەی ئەم سەریش ئەم کلاسپێکە منم ئەمە جەنابتی ئەوش مامۆستا عوسمانی برامە مامۆستا عوسمانی براتە شوێنەکەش گردی سەیوانە گردی سەیوان ئەوەیە کە شێخ مارفی لێە پشتەوە شەهیدانە ئەی ئەوەی تەنیشتی گردی ناوەڕاستی پێڵێن گردی ناوەڕاست زۆر عیلاقەمان لەگەڵ گردنەوە ئێمە زۆر بۆ سایە چوین بۆ خۆشی سروشتی خەڵکی شاری جوار ڕێکەوتووە هەر یەکیان سەر بە گردێک بێگومان هەموو ئێمە خانەوادەکەمان لە گردی سەیوان لە گردی سەیوانە کە با بڵێن مەرحومی شێخ مارف مەزاری علامەیەکی گەورە بوو بەڵێ ڕاستە فەرمی کاکە عەبدوڵڵا ئەم وێنەیەش حەزەکەم ئەم وێنێش بینەران بیبینن ئەمانی بەڵێ ئەمە وێنەیەکی زۆر کۆن نییە بەڵام دەواچە ڕەش و سپی بێ ئەمە لە 82 ئەم خوشکەم تازە شووی کردبوو ئەگ مناڵی هەیەەوەی باوەشی ڕێنازی خوشکە زامە ئەوەی لایەوە زاوامە ئەنی مێردی خوشکەکەمە بەڵێ ئەوەی سەرەوە کە دەستی ئاوا لێ کردوەوە فەریدونی برامە ئەوە دایکمە لە پێشەوە ماڵەکەش ماڵی خۆتانە ماڵی خۆمانە بەڵێ ئەوەش خۆمم لە پشتی دایکمەوە کە دەستێک کردوتە ملی دایکێ بەڵێ ئەوە گەشای خوشکمە کە ڕۆبەکەی لەبەرایە ئەو بچکۆلێش ژیانی خوشکمە ئەخیر خوشکمەکە کاک عەبدوڵڵا سەیری کە خانەوادەیەکی ئەوە لە ژوورێکا چێتانە بووە زۆر بوو ئیتر یعنی تەسەور کە خوانێ بڕێ هەموو شەهادەیان هێناوە سیان چوارێ لە ژوورێکا سەعیە کرد ئێستا من لەم بینیخوا ئەخیرا ملاحەزەیەکم کرد
خانۆکەمان گەورەیە خوانێ بڕێکیان لەم سەرسایەکرێکی لەو سەر سڵفێکیان تااقەتی بوو سەری تەلەڤیزۆنی کرد بوو لێەوە هاوارێک کرد باوکە پێ بڵەوە تەلەڤیزۆنە کەس کاسایی بۆ ناکرێت بڕوان پێ بکەوە بزانم 12 متریان بین بوو سەرگاشی داخست ئەمە لە ژوورێکی 4/5 تەلەڤیزۆنیشی تا بوو چوار کەسی سعیە کرد و هەمووشی بوون بە مهندس و دکتۆر ماشاءالله زۆر ینی تەلەبێ جاران زیاتر جددی بوو بەڕاست کاک عەبدوڵڵا ئەمەش هەروێنەیەکی جوانە لە ڕاستیە حەزەکەم بەڵێ ئەمە شوێنەکە کوێیە شوێنەکە زۆر بەدڵمە بەڵێ ئەمە گردی سەیوانە ئەو خانوویە کە تازە دروستمان کرد و بە حکمیەوەی ئەم شوێن دوای باوکێ نەخێر ئەو زمانی بوو باوکێ کە لەسەر خەبرانەکە وەستا بوو نە ئەزانم ینی ئەم بەڵێ هەر ئەو کاتە بوو کەوتە دوای نەخێر باوکم خۆی دروستی کرد مەساحەیەکی زۆر گەورەیتیا بوو بیرم ئەم پێشەوەی حەوشە بوو ئەو ئەوڵەکەی خانۆکە بوو ئەم حەوشەیە ئەوەنە گەورە بوو لە بەهارانە جیاوهین بەرزە بۆ چاوشارچەمان تیا کرد یەکمان نابینی ینی 380 متر بوو حەوشە کەوتو بۆ دوای دواوە بەڵێ لەبەرچی لەبەرەوەی ئەم دیوارانەی دواوە ماڵی کە بوو بۆی دیوار نەکەی ژوورەکان لە پێشەوە بوون ئەوی کەژ یارمەتیەوەیە کە ناحیە اقتصادەکە مهم بوو لەو کاتە اینجا ئەمە دایکتە بەڵێ ئەمە دایکمە یەکەمیان خۆمم یەکەمیان لەبرە لەم سەرەوە قوربان لەم سەرەوە بە بینەران بیزانن کەواتە ئەمەیان جەنابتی بەڵێ ئەوەش مامۆستا عوسمانی برامە مامۆستا عوسمان دایکێ خۆش دایکم ئەوە هیوای برامە کاکی وایە مامۆستا هیوایشیان سەرگوڵی خوشکمە سەرگوڵخان واتە خوشکە گەورەکەتە باش ئەمەش هەروێنەیەکە ساڵی 1964 پێچە جلکودیەکە جەناوی باوکتە بەڵێ ئەوەش مامە عەلیمە ئەوەش جەناوی مامە عەلی هەم برایەتی هەم ئاوازاوەش ئێستا خوانەی بڕێک چیشمان لێ ناون هەر زۆر تێکەڵ بووینەتەوە خوانێ باش ئەمەش شتێکی جوانە بەس دوای دێنەوە سەری دوای دێنەوە سەری ئێستا کاتی نییە پێم خۆش بوو ئەمەش ببینین بەڵێ ئەمە عەبایە کەشکۆر ئێستا نەماوە باوی عەبا نەما بێگومانەوە ئەمە حلەیە قوربان مامەم لە حلە بوو لەوانە بوو کە وەکو چۆنەڵی دوور خرابەوە ئەو ئەفەندیەکەیان بەڵێ اینجا زوربەی ساڵ ئەچوین بۆ لایەن لە بەس قاتەکەی جوانە لەی فەردە ناچێت نەخێر ئەمەی ئەم سەر باوکمە خوا لێ خۆش بوو ئەوەی لە بەردەمی باوکمایە ئەوە کاوی ماممە مامە عەلیمە ئێستا لە لەندەنە لێرەوە سڵاوی بۆ نێرم منی شەروەها قوربانتم ئەوەی لای باوکمەوە بێگومانەوە دایکمە ئەوەی کە ئەوە تۆزێک ئەنتەرانە وەستاوە خۆمم ئەمان کاکە بەڵێ ئەوەی لایەوە مامۆستا عوسمانی برامە ئەمەش پورتە کاکاتە خێزای مامە عەلی بەڵێ یعنی سەردانەکە ئەوەیە هەم هینە بەس خەڵک بەتاقەت بوو ماشەڵڵا ئەو هەموو بە پاسیش چووین بە پاسی نێڕن ئەرە وەڵی بیرمیە کولەکە عەبدوڵڵا هەر ناگەیشتی بۆ پاسانە اینجا هینی چیاندا نابوو شتێک وەکو مەرکانەوە بەس لەوح دروستکرا بوو یەک هینی تیا بوو سوراحی هەموو بۆ ئامانە خواردن هەموو پاسەکە هەڵی تیا بەبێ کەسیش کەس بناسێ کەس نەخۆش نەخۆش زۆر باشە ئەمەش وێنەیەکی زۆر جوانە بەڵێ ئەمە وێنەیەکی زۆر زیکرایەتێکی خۆشەوە لە دووی متەوەستە بووم یایکی متەوەستە بووم ئەوەی ئەوەڵیان لەو سەرەوە خۆمم با بڵێن بۆن باخەکەەوە قاتە ڕەش بەڵێ ئەمەی ناوەڕاست کاوەی ماممە ئەمەش کاکاوی مام بەڵێ ئەوەش مامۆستا عوسمانی برامە مامۆستا عوسمان باش من یەک پرسیارم بۆ دروست بووە هەچەنە کاتیشی نییە بەڵێ زۆر حەزەکەم بزانم ئەم پرسیارە لە تەزمیدا هێشتا نەچوینێتە سەر تەزمید بەس بە ئەم پرسیارە بکەم بۆچی مزەمیدێک دەستی قورسە بۆچی شیان پێڵێن دەستی سووکە بەڵێ ئەوە زۆر مهمە ئەوە یەکەم ئەگەر ئەو کەسە تۆ زێناوبانگی هەرچەنە توخوا با پێشێ ببڕن دەستسوکترینیان لای من دەستی قورسە بێگومان ئەو کەسێک کە تۆزێک بڵین تەبیعەتی تونگ بێ و لەگەڵ مجامیل نەبێ لەگەڵ نەخۆشە ئەمە دەستی قورسە ئەکید چونکە ئەوەی کە دەرزێکە لە خۆی حازر کردو کە کەسێکی وشک و برنگ دەرزی لێە هیواشەیە هەر تیرروکەوانی تێگری ئەوە زۆر خراپە بێگومان ئەگەر بێت و تۆزێ مجامەی نەخۆشەکە بکەی چێ بۆ نووسیوی چەند دەرزی بۆ نووسی لە وەختە لیبە ئەوە برادێک کات ڕۆژێک پیاوی زۆر بەڕێز بوو زۆر بە قەڵافەت و ئەمانەش بوو هەر لە زوو هات یەکسەر دیفاعی لە خۆی کردوتی کاک عەبدوڵڵا بۆیە هاتووم بە لای تۆڵەن دەستی سووکە من زۆر لە دەرزیە ترسم بەخوا پێشمەرگایەتیم کردووە
لە فیشک نەگەڕامەوە بەس لەم دەرزێ زۆرە ترسم منیش ویستم مجاملەی بکەمەوەمانەوە تۆزێ قسەمەوە کرد و چەند دەرزیانەوە نووسی بۆچی بایان نووسیمانە لە وەختە هاتە یادم بڵێم ماڵتان نەکوێ بۆی مەشغوڵیکەی بەڵێ کە ویستم لێ بم وتی مەجی کە دەرزەکەم لا کەوتی بەک بەدەنگێکی زۆر بەرز هاواری کرد بەک ئیتر هەچی لە ئەو دەستی کرد مەجیەکە لەگەڵ بەگەکە زۆری فەرەوازوو تمەڵا قوربان بەگەکە زۆر بەقووە بوو دەستی کرد بە پێکەنی باشە وەڵا دوایی بە تەفاسیل دێنە سەر ئەو مەوضوع ئەنجا ئەمەش هەر پێچێ سەرچنار بێ خێزانیە ئەمە زۆر خۆش بوو بەڵێ ئەمە زیکرایەتێکی بچووکیشمان هەیە یا زۆر خۆش بوو ئەمە لەگەڵ ماڵی ماما زۆر تێکەڵ بووین زوربەی گەڕان و شتەکانمان بەیەکەوە بوو چوین بۆ سەرچنار ئەو ئاوەی لامانەوە لە پشتمانەوە دواتر تۆزێک باریگە بێتەوە خوڕە بێت تۆزێک خوڕیانی سریع بێ ئەو کاتە ئاوی سەرچناریش زیاتر بوو دانیشتە بووین دیار بوو نانوشتمان خواردە بوو خەریکی چا بووین لە پڕ کوڕێکی گوڵە بە ڕۆژە فرۆژ لەیا بوو هاواری کردی کچەکەتان ئاو بردی کچێکی مامم ناوی کەژاڵەکە ئێستا خێزانی مامۆستا عوسمانی برامە خۆشەویستی و ڕێزم بۆی هەیە زۆر زعیف و بێجرم بوو تقریبان عمریشی لە 6 ساڵ و 6 ساڵا بوو تمەزیسبی بچێتە ئاوەکەەوە ئاو بخۆیە دەموچوی شووە ئاوکە بردبووی حین پەپولە بەسەر ئاوەکەەوە ڕۆی ئێمەش هیچمان مەلە نازانی هاوارەکەی بەڵێ وەڵا ئەو کوڕە ئەمر درێژ بێ خۆی کابرا گوڵە بە ڕۆژە فرۆش کوڕێکی گەنج بوو تقریبان ئەوی 15 ساڵە بوو دای ناو بە جیل و شەواڵە خۆی فریاناوی پشتی ملی گرتوێنە ئیتر کوڕەش کەوتە حەسانەوە تا ئێمە ڕۆشتینەوە یا پراخ و چۆرەس و هەچیمان لا بوو یامانمەیەرەوە بە چاوی ئەوژیانێکی بۆ ڕزگار کرد بەبستم ئیتر ئێمەش معجی بووین پێ چونکە ئەوەی ئەو کردیەمە نەمانێت نەتانتوانێ بە خێزاری سەرەوە دامانەبوو دەستی ئەویش خۆش بێ ئێمە زۆر ماماوە لەگەڵ چناوە بەڵام بە پێکە و چانێک بین خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتان کاک عەبدوڵڵا جاریشکەش بەخێر بێ عەبدوڵڵا تۆ زۆر بە ئیشتیاقەوە باسی ئەم ڕسمەت کرد بەڵێ ئەوە حەزی کرد ئەمی زۆر بەڵێ ئەوە بەڕاستی کەسایەتیەکە نەک من لەوانەیە خەڵکی سلێمانی بە تایبەتیوانەی تەمەنیان هەیە زۆر بیناسن ئەمە کەمالی مەولووە پورزای دایکمە لەبەرەوەی دایکم برایان نەبووە وەختی خۆی هەر پیان تۆ کاکە ئێمەش پێمانەوە خاڵە کەمال لە خۆشەویستیەوەی کە ینی وەک برای دایکم کە خاڵمانە ینی وەکو خاڵێک زۆر خۆشەویستین ئەمە بڕوا بکە کە جاری وا بوو بە دزیەوە هاتەوە ناو سلێمانی دوای ماڵی خۆیان سەردانی ئێمەیە کرد زۆری خۆشەویستین خەباتکەر و زۆر بەڕاستی درود بۆ گیانی پاکی پێم خۆش بوو بزانم بۆچی ئەوەندە حەزەکەی ئەو وێنەیە ببیندێ ئەمە ژوێنەیەکی جوانی بەڕەحمت بێ پێچێ دایکێ بێ بەڵێ خوا ئەفریقا خوا لە خۆش بوو دایکمە ئەوە ئەو زەمانە زۆر باو بوو فەرشی دیوار هەبوو هەڵانەواسی هەم بۆ سەرماگەڕان هەم بۆ جوانیش دایانەنا ئەمە شەروێنەیەکی تری بەڵێ دایک ئەوە دایکمە لەگەڵ سەرگوڵی خوشکمایە لە بەردەمی جامخانەکەی خانۆکەی ساڵونکەران ئێستا ڕووخانوانە ئەمەش بەڵێ ئەوە نەنکمە کە لای دایکمەوەیە ئەتەکان بەڵێ ئەوە حەزم کرد ینی زیاتر ئەوە ئەسڵی بانەیە بەڵێ باشی وەختی خۆی قەتارچی بۆ لە بینی سلەیمانی و بانە باش کە هاتووە تر لێرە دانیشتووە سلەیمانی بانەی زۆر تایە ماشەڵڵا تر نسیبەکەوا بۆ وڵاتی خۆشیانە لە شوێنێ بێگومان ئەجا نمکەم زۆر جوان بوو باڵاوشتی بەرز و زۆرمان خۆشەویست دەنەعەتێ پێشمانە و دایەخان زۆر ماڵی ساهر دایەخانمان پێوت زۆر هۆگرمان بوو بە تایبەتی دوای باوکم لا ئێوە ژیا ئێمە چوونە خزمەت ئەوان خانووی خوان بڵێ ئەمە هەروێنەیە کە دایکتە لەگەڵ چێوچێ بەڵێ ئەوە فەریدونی برامە لە پشتێوەیەتی ئەوەش بەختیاری برامە ئەوەش ئەو خوشکەزایەمە ڕێناس مدەلل بوو زۆر مدەلل بوو چونکە ئەو خوشکەمان واتە مناڵی سەرگوڵە بەڵێ ئێستا سەرگوڵخان لەکوێ سەرگوڵخان ئێستا لێرەیە لە حەسیب ساڵحەوە ماڵیان خوانێ بڕێ باشە ئەمەش
وێنەکەی سەرچنارە کە کەژاڵ کەوتۆتە ئاوا بێگومان بەڵێ ڕاست کامیان کەژاڵە با بزانین چیە قوربانتم کەژاڵ ترسم لە ئاوەکە یاوێ نەخێر ئەوە نییە بە سەرشانی ئەو کوڕۆ نەخێر گەورەتر بوو باش گەورەتر بوو وا بزانم دەموچای بە حاڵ دیارە لە پشتی لە پشتی ئەوانەوە دیارە بزیێ بووە بەڵام ئێستا ناتوانێت بزیێ بێ لە کەڵکعوزانە ئەمەش هەر وێنەیەکی دایکتا پێم خۆش بوو ئەمەی ناو بەفرە بەڵێ چیە ئەوە گەشای خوشکم بوو بەڕاستی دایکم زۆر متەئەسیر بوو بە مردنی ئەو خوشکم ئەو خوشکم گورچیلەی وەستا ئەمەیان بەڵێ لە شەشی علمی بوو لە کولێ علومە گیرا بوو سبحان الله قەدەر نەیهێشت دوای 6 مانگ بەو دەردا ئەمری خۆی کرد زۆرش محاولەمان کرد لەو کاتا بردمان بۆ بەغا 2 مانگ لە بەغا و بەڵام بازێ دەرتێ پێڵەن دەردی مەرگ یانی کەس ناتوانێت چکە خوا لەوی شوورە دایکم خۆش بێ لەگەڵ مردووی خۆشەویستە چوویتە چ مەکتەبێکی سەرەتایی قوربان لە مەکتەبی گۆژەی کوڕان بووم لە ناو بازار بەڵێ مامۆستا محەمە ئەویش هەر نزیک ماڵی خۆ مامۆستا بووکرانی بوو مامۆستا شەمحەمە باوکی زاری بەڕێز هەمەوەندی ساڵێک لێ منیشا هەن ماشەڵڵا بڵێ دوای ئەوە مەکتەبی شێخ سەلام زێوەر دروست کرا نزیک بوو لە ماڵی یا قاتیش بوو ئەو یاقات بوو زۆر خۆشیش بوو مەکتەبێکی پاک چوینە ئەوێ خۆم و مامۆستا عوسمانی برام و مامۆستا هیوا و ئیتر هەموو نزیک بوو لە ماڵەوە بەڵێ ئەی لەم تەوەستا نازانم چۆن بوو من چوومە سیروان مەمتەوەسی سیروان زۆر دوور بوو لە ماڵەوە بەڵام تەوزیعاتەکەەوە بووە لە ئازادی و بێگومان ئەوانە بوویت دکتۆر محەمە و ئەوان چوونە ئازادی بەس ئەو ساڵی من بەر تەوەسی سیروان کەوتم باش زۆریشم پێ ناخۆش نەبوو کە چوون بەڕاستی خۆش بوو پیاسەکەم خۆش بوو بەخوای تر خۆ هیلاکی جەبوو ئەو کاتە باوکەی مابوو ئەتا دوم تەوەستە مابوو تا دوم تەوەستە مابوو ئەمە هی ئەو سەردەمەیە بەڵێ بزەبت ئەوە لە یەک دەرچوم بۆ دوو وامەزانی زۆر ینی شاد برادری کەم هەبوو کاک فاروقەوان ماڵەن لە عقاری بوو قاتیان لەبەرەکرد زۆر معجب بووم پێیان لێرە وەسڵاویان بۆ نێرم زۆر خۆشەویستن لام منیش گیر و گازم لێ هێنان وتم حەزم لە قاتە بە ماڵەوە ئیتر لای کاک فەرەجی برای کاک برایمی گۆرانی بێژی خۆمان هەزار ڕەحمەتیان لێ ئەو قاتەکەی بۆ کردم بیرمە قماشەکەمان کڕی بە ئەوزانم 3 دیناری ئەو زەمانە ئەویش بە 6 بووی دروم ینی زۆر بوو 6 دینار بۆ ئەو زەمانە بۆ دوورینەکەی یعنی 9 دینار 9 دینار اینجا خۆش بوو زوو ئەچوم دوکانەکەمان لە مەزارخانەکە بوو ئەویش لەسەر جادی کاوە بوو خاتی سەرجادە بەڵێ لای هینەوە بەس ئەو خاتی قاتی مەزبوط و ئەو تەرتیباتە بوو خۆ قات لەبەر قات دروەکان هەمیان پیانەوتن خاتی سەرجادە بێگومان خاتی سەرجادە ڕاقی بوو قاتیان باشە دافع بۆ دوورینی ئەو قاتە هەر ئەوە بوو برادەرەکانێ لە بەریان نابوو تۆ حەزی لێ کرد تۆش بیکەی یان مثلا بەخوا لایەنە نەبووم جارێت تۆزێکم مابوو بێگومان یعنی دوایی چووە سەریان بێگومان ئەمە ئامادەیە بە هۆی ئەم مامۆستا بەڕێزەوە بەڵێ یادیان بەخێر یەکەمیان مامۆستا حکمەتەندیە ئەمە لەم سەرەوە هەزار سڵاوی لێ بێ پیاوێکی هونەرمەند حکمەتەندی پیاوێکی بەجەوهەر ئەو وەختە بیرمە کاتی سەدام بوو قسەیەکی خۆشی مامۆستا حکمەتم بیریە جار ئەوە نیە تەلمیحیای نییە بۆ کوردایەتی ئەمانە و بازێک کەس جنۆکە لە مێشکیانە خۆیان فرۆشتە بە شەیتان ئەمە مەقولەی ئەو بوو ینی بیرم ناچێتەوە بەڵام زەریبەکەی یاهی ئەو قسە ماوەی زۆر زیندان کرا ئەوەی تەویکەشیان مامۆستا ڕەوفە ئەندام پەرلەمان ڕەوف عوسمان بەڵێ پیاوێکی دکتۆر ماشەڵڵای لێ بێ ئەوە هەروەوەی تەنیشتیشەیە ئەو مامۆستا قاری ئینگلیزیە ناوبانگی قادر نۆبۆدی بەختیاروان خۆشەویستن ماشەڵای لێبێ لە ئینگلیزی ئەوەش مامۆستا نووری عارفە یادی بەخێر بێ توی مامۆستا بەڵا زۆر بووین پۆلی 6 بووین لەوە لەم گرتیان تویتیانە لەمات منیتیانیم ئەوە یادیی خۆشی هەیە ئەم ڕسمە ئەمە ئاوێسەرە ئاوەکە ئاوێسەر ئاهاتە خوارەوە ئەچوو ئاشێکەوە باش ئێمەش لە سەربانی ئاشەکە بووین ئێستا ئەو جەماعەتەی ئەمان لە خوارەوە ئێمە لەسەر لە ئاشەکە بووین سەربانی ئاشەکە زۆر تەخت و ڕێک و پێک و سەربان بوو باگردێنیش لە سوچێکا بوو ئێمە چون لێ هەڵەپەڕین کابرای ئاشەوان هاتووە بوو ئەیکێشا بەخۆ ئایگو بە قوربانتام ئەڕوخێ بۆ لەوێ هەڵەپەڕن دەوەرنە خوارەوە هەڵپەڕن ئێمەش
وەکو چۆنەڵی خیرروسفت بێەوە نووسابووین لەوێ هەڵەپەڕین ئەو تەختایی بوو ئەمەش هەر هەمان سەیران نییە بەڵێ هەمان کامیان جەنابی بەڵێ ئەوەی یەکەم دانیشتۆ خۆمم ئەمەیان باڵێ یەکەمیان بەڵێ بابیرم نەچێ ئەوش کاک بورهانە یادی بەخێرکەوتم کوڕی کاگەحمەی خەیاتە ئەو سەرەوە یەکەم ئەمەیان هاوڕێن کە گۆبنی لای باوکە زۆر بۆ دروست کرد بەڵێ زۆر کەسێکی بەڕێز بوو دوایی چوویتە با بڵێن چوویتە بەغدا نەخێر هەر لە سلەیمانی بووم مەبەستم پەیمانگایە نا پەیمانگای هەرعید بە سلێمانی بوو باش هاوڕێکانم بەغایی بوون هەندێک زوربان لە عەرەبەکانن بەڵێ ئەوانە هاوڕێ من زوربیان خەڵکی ناسریە و کوفە و عەمارە و ئانە بوون بەر ئێرە کەوت بوون باشە کاک عەبدوڵڵا پەیمانگای با بڵێن هونەری تەندروستی یعنی معهد الفن طب الفني طب الفني لە سلێمانی بوو لەکوێ بوو شوێنەکە ئەوەڵجار ساڵی یەکەمی کە تەسیس کرا لە ناو زانکۆی سلێمانیا بوو لە دوای کە جێی نەما و ماهەد نیازی بوو مؤسسەی معاهد جابێتەوە ئێمە تەوەستەیەکیان ناینێ لە ئازادی باش لەوێ داوامانە کرد ئەگەر جەنابێ ڕسممان هەیە ئەمە نییە بەڵێ باش نەخێر ئەو بەغایە ئەوە چوین بۆ سەفرەی طبی ماهەدی بەغای مەصرف الدم بەڵێ بەڵێ وێنەکە ئەوەش هەر بەغایە ئەوە سەفرەیەک بوو هەر بەغایە بەڵێ زۆر خۆشگەڕین قەتبیرم ناچێتەوە ئەمەش نەخێر ئەو ماهەدە ئەمە ماهەدە بەڵێ ئەها بیناکی پشتەوە گەر جەنابی بینی لە متەوەستە و سانیەکانی خۆمانەچێت بەردینە سەرەتا کە ئەو پەیمانگای بەڵێ دوایی چووە مامۆستا کامەیان دوێی قوربان یەکەم نا دووهەم لەم سەرەوە ئەمەی با بڵێن شارستۆن لە پێکە زەمانە ئەمەیان بەڵێ ئاوزنگی قایشەکەش زۆر زۆر گەورە وە بەشتی کەسە چێ نەگرێت بەڵام هینا بەڵێ بۆ زەمانەکان زۆر زۆر وازەحن ئەمەش هەر وێنەی ئەو کاتەیە من پێم وابێ نەخێر ئەوە ساڵی هەشتاویەکە لە زانکۆی سلێمانی من عشر لەوائیل بووم یەکسەر لە زانکۆ تەعین بوومەوە تەعین بووی تۆ لە زانکۆی سلێمانی ئەوە لارمەوە دکتۆر ڕەشەکان ئەم پیاوە ئەمە دکتۆرێکی هەندی بوو خەڵکی کشمیر بوو مسلمان بوو ناوی محەممەد تاریق بوو مساعد پرۆفیسۆر بوو لە سەیدەلا کابرایشی زۆر مجامیل و ئێمە خۆشەویست ئەوەش سەدفە کاوەی مام هاتوو بۆلام کاوەی مام لە کولی زراعە بوو کە هاتەوە هات سەردانێکردم ئەوە سەدفەوا بوو بەیەکەوە ڕسممان گرت لە زانکۆی سلێمانی ئەو پەیمانگایی ئێوە تایبەتمەندێتی هەبوو بەڵێ عیلاجی بوو بەڵێ طبی عیلاجیمان هەبوو بەعزی فەرعی کەشمان هەبوو ئیداری بوون ئیداریشی هەبوو ئیداری خەستەخانە نەخێر هەر ئیداری عامە ینی ئیدارە اسمی ئیدارە بەشی ئیدارە بەڵێ بەجیایە ئەوە ئەمە شەروێنەیەشی جوانە پێم خۆشە ببینجێ بەڵێ ئەوەش هەر ناو جامیعی سلێمانی بەس وەختیش کەیە کاوە ئەها بۆ لام ئیتر نازانم بۆ لای منە هاتییا بۆ ناو جامیعە زۆر دووبارە بێتەوە کاکاوە شتێکی بە تشێک بردبێ خێریکی لە دەستە کردووە بەڵێ ئەمەش هەر پەیمانگایە باشە ئەوە سیارەی معاون حەمید بوو ئەوەختە سیارە زۆر بەڵێ من و کاکسالار ئەوەی ناوەڕاست کاکسالاری هاوڕێمە یەکەمیان خۆ من ئەم برادر ئەمە چاکەتەکە داوا بەسەر دەست بەڵێ ئەمەشیان برادێکی عەرەب بوو ئێمەی زۆر خۆشەویست ئتر دیار بوو شیعە بوو ئەمەش هەر با بڵێن پێم وابێ ئەمەیان هی سەردەمی هینە سەردەمی بەڵێەوە ئەمەیان ئەمە بەڵێ ئەمە مەجموعەیە کەسی خۆشەویستن هەمویان شکر لە ژیانە ماون و هاوڕێ من یەکەمیان جەنابی بەڵێ کاکسالارە هەر هاوڕێمە بەس ئێستا لە هەندەرانە ئەوەی کەیان حەسیبەخانە ئەوە خۆشەویست و بەڕێز و لە خانەوادەیەکی زۆر بەڕێزە ئەوەی لایەنەوە شلێرخانە ئەوی شەر لە بەغا بوو ماوەیەک ئێسات و تۆ سلەیمانی ئەو کچش خانەقینی بوو کچێکی زۆر بەڕێز بوو ئەو هامخان نیشتی ئەخیر بەڵێ ئەوی شەرشووی کرد بە کوڕێکی سلەیمانی ئەمەش کاگازادە ئازادی حەمەلا و کوڕی مامۆستا حەمەلاوە کە برای کاگ ئاکۆ بەڵێ کاگاراسوە بەڵێ ئەمە ئێستا لە سویدا
حادثەیەکی خراپی بەسەرایە ئەمە هەموو چوین بۆ عسکەری ئەو تووشی عملیاتی ڕیخۆڵی چۆرە بوو نەهات لەگەڵمان دوای ئەوە ماوەیەک مایەوە بە تەنیا عسکەری زۆر ناخۆشە و لەگەڵ جەماعەتی ماهەدا خۆش بوو هەموو بەیەکەوە بووین تااقەتی چوو ئەم ڕای کرد بۆ زێوێ دوومان خۆی شاردەوە نەیزانی لە کاتی عافاتە هاتەوە خۆی تەسلیم کرد بە خائین حسێب کرا ئەمری ئەدامی دەرچوو هەر ئەمری ئەدامی دەرچوو کە ئەمایان زانی برادریی عەرەب ماڵی ئاوا بێ جوای بۆ مامۆستا حەمەلام نردبوو توی کوڕەکە و ئەگەر فریای نەکەوی 15 ڕۆژگە ئەدامەکرێ کاگازادیش خۆی نازانێ ئازاد لە سجنە ئەمریکای بۆ دەرچووە و جەماعەتی قەڵەمەزانن وڵایەتر پیاوانە چوو مقابلەی سەدامی کردبوو توی من مامۆستایەکی قەدیرم و چەند وەختە و هەزاری وەکو تۆم پێگەیانەوە و ئێستا کوڕەکەم بۆ غەڵەتێکی بەسیط ناکرێ ئەدامێکی تۆمانە وەڵا خۆشببختانە شەژ مانگ حیجز بێ لە ماسکەر و بەڕڵاوێت دوایەوە هاتەوە ماوەی لامان بوو وتی بەخوا عەبدوڵڵام جارە بگیرم کەس فریام ناکەوێت ئێمە شەروا ئەمە ساڵی بەڵێ ئەوە هەر ساڵی هەشت و هەفتاونەوە بوو کە تەخەڕوجمان کرد جلەکانیان نینێ منیش لە ماڵەوە حەزم کرد پەراوی بکەم پێش ئاهەنگەکە هەستی دایکە دەبێت چۆن بوو بێ پێما بێ یەکەم دەرچووی ئەو خێزانە تۆ بووی ئەوەی پێخۆش بوو بە تایبەتی دوای تاعینەکەم کە تاعین بووم ئیتر وایە زانی بزەبت هەموو دەرگا داخراوەکانی بۆ کراوەتەوە زۆر ئەمەش وێنەیەکی جەنابتە بەڵێ ئەسکەر بووین بەڵێ بە فەرەزیە چوینە خورماڵ خۆمان لە عربەت بووین ئیتر ئەو منتیقەیە فەرەزیە ئاسکەری تیا بوو ئەوە بیرێکی ارتیوازی بوو لە بەردەمیا یەک حەوزی گەورە بوو برادەران مەلایانە کرد من ژوتم بەخوا من مەلە نازانم با بچم ڕسمێ بگرم باشتر کاک عەبدوڵڵا کچێک ئامشەی ماڵی ئێوەیە کرد بەڵێ هەر دراوسێژ بووین ساڵکەی بوو هات وەلای خوشکەکانێ بەڵێ هەر تێکەڵایی زیاتر بوو بە ڕەفیقی تو بەڵێ ماجی بووم بە خانەوادە و کامیان خوشکەکەتە بەڵێ کامیان دایکی ئەوە یەکەم گەشای خوشکمە خوا لێ خۆش بوو بەڵێ ئەوەشیان ماباتە کە ئێستا خێزانخانە ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆی بەڕاستی ژنێکی زۆر میوان نەواز بوو ئەمە ژوێنەیەکی تریەتی بەڵێ ئەوە لە بەغا بووین ئەوە حەدیقی ئەومە بوودی ئەندیوی تر شوێنێکی پێ ئەچێ ئەمە مانگی هەنگوێنی بێ بەڵێ بەڵێ ئەوە لە بەغا گۆڕی نەجوانەکەتانەوە نیە بەڵێ قۆربان ئەوەشی تر عەسری زەهەبی بوو یعنی پارە قیمەتی هەبوو دووهەم چۆنەڵی شوێنەکان ئەچیت ڕێزیان لێگرتی تازە شیراتۆن و ئەمانە ئەوە هەشتا و چوارە عێراق نیازی مؤتەمەری عەدەمەلێن حیازی هەبوو بەغای جوان کردبوو بەڵێ وابوو منیش بیرمەوە کاتە لەوێ من میش خوێندکار بوو ئیتر کەوتە پشتی سەماوەرەوە وەنیە دوای شار العەسەر کەوتە ئەوەی کە ژیان ئەوە هاوژینی پڕمە لە کوڕچووەلەکەمە ئەوەش ماڵەوەیە زۆری حەز لە و تەدارە کوشتە بوو چووکە لە دایکمەوە ئەو زەمانە چەند مناڵ خوانەی بڕێ ئێمە پشکۆلەکانمان ئێستا گەورن خوانێ بڕێ سیانن ئێمنی کوڕم ئەمە دوانیانە بەڵێ ئەمە هێمنە ئەو تەسبیح بەدەستەکە ئەوەی خوارجوان هەواری کچمە هێمن و هەوار سێمیان ئەم دوانە زۆر نزیک بوندەیەکەوە باشە ئەمە هەمووتانن بەڵێ هەر هاوژینی تیانە ئەخەر ئەزام کاک هاوژینی ئەی لێرەیە بەڵێ ئەوە جەماعین خوانێتر ئەمە هیچ کێشەیەکتان نییە پیاسەمانە کرد ئەمە دایکیانە زۆرمان پێ خۆش بوو لای ئەو ڕسمەی خوالێ خۆش بوو شێ مەحموود نەمرەوە کە جێفەخرمانە بەڵێ ئەوە تۆی ئەمە خۆم ئەوە هاوژینە کە ڕێ لە کولی هەندەسەیە تۆزێ قۆ پێشتان بۆ کردو لەسەر شوێنێکی بەڵێ ئەسامان بۆ کردو ئەوە شەواری کچمەوە شێ منە خوانەی بڕێ بەڵێ ئەمە شەربێنەیەکی جوانە بەڵێ ئەوەش بەڵێ ئەوە ئێمە ماوەمان زۆر کەم ماوە پێم باشە هەندێک وێنە هەیە تۆ زەک زەرورن فریام بکەوین بەڵێ ئەمە وێنەیەکە تۆ لەگەڵ پیاوێک و لەگەڵ بەڵێ ئەوە یادی بەخێر بێ ئەوە مەسرە 2004 دەورەیەکە بوو چوون بۆ مسر لەگەڵ ئەو برادرە خەڵکی هەولێرە بەس کەسێکی زۆر بە هیممەت و بەڕێزە کاک ئیسماعیل لێرەوە سڵاوی بۆ نێرم ئەوەش ماریاخانە ئافرەتێکە بە حەو پیاوی بێغیرە دەچێت چونکە زۆر بەغیرە دوو بەڕاستی ئەوە دکتۆر ساجید لێرەوە هەزار ڕەحمە لە گۆڕی کە چوون بۆ ئێوتی عەبدوڵڵا نامەیەک دەوین بە بۆ کچێکی بە هیممەت لەوەیە بە خزمەتان بکە ئیتر هەر ئەو نامەیە بوو هەر ئەو نامەیە بوو بەڕاستی تر وکوا بوو
چوبینە ماڵی چیکە کە ماڵی باوکمان بێ ئەوە خزمەتی کردین ئەمەش هەر وڵاتی میسرە بەڵێ ئەوە معرەز هێنە ئەوە مەتحەفە چوومە لای ئەو برادەرەوتم بۆ یادگار لای ئەوە ڕسمی بگرم ئەی ئەمان بەڵێ ئەوە کۆریایە دەورەیەکمان هەبوو لەگەڵ دکتۆر فەریدون و کاگاسۆ مەجموعەیە کەسی باش یادیان بەخێر بێ و لێرەوە سڵاویان بۆ نێرم دەورەتان دەورێکی بیزڕۆژیمان هەبوو بەڕاستی کۆریا وڵاتێکە ئەگەر دوور نەبووایە گوناح بۆ هەموو کەسێ نەچێ فێری ئەوە دەکات چۆن وڵاتەکە و خۆش بێ چۆن وڵاتەکە و خۆشکەی یعنی بەڕاستی من زۆر معجب بووم بە وڵاتە و بە کەسەکانی ئەمە یەکێکە لەو ترێنینانی کە لە بەرچاوی بەڵێ ئەوە بردانین بۆ ئەوێ فێری ئەویان کردین کە چۆن ڕێزی پیرەکان بگرین ئەمانە هەموو پیر و پەککەوتن بەڵام ئەیان بن بۆی لاشەیان سز نەبێ وەرزشیان پێەکەن هەمووی مدەڕیبی زۆر ڕێک و پێک ڕێزێکی زۆر بە سیاری خۆیان ئەیان بن و بازی چیان تایبەتمەندیان هەیە ئەوە پارچەیەک لاسیکی بە قوتیان هێنێ بۆی دەستیان ڕازی پێ بکەن ینی لێ بەڕاستی نرخی ئینسان زۆر تر لەوێ جۆرەها پشکنین و ترێنەوانە فێرە بوون سفا ئەوە سوپەرڤایزەرەکەی من بوو سەیری ئەو میکرۆسکۆ بشتانەمان لە کۆتایی عینەکەشا ئەوەش بڕوانامە کرد بەجلی کوردیەوە لەوێ وێنەیەک بگرین بەوەی کە سرتیفیکیت هینەکەیان ناینێ ئەو شەهادی ئەو دەورەیان پرسیارێکی زۆر تایبەت هەیە ئەوی شەوەیە بەناوبانگی بەوەی کە زۆر حەز لە خواردنە بەخوای تۆزێک دەستم کێشاوە تۆ بەڵە ڕاستەکە بەڵامەوە وایە بەڵەوە چییە ئەو خواردنە خۆشانی تۆ حەزیان لێکی وەڵاهی کەبابێکیشیانە بە تایبەتی کاقارم لاوە نزیک بوو لە یادەوە کاقاریش کەبابەکەی بەتام بوو ماوەیەکیش فیرار بووم بەیانیانیژە چوم و هەلێوە بووم نێوڕان لێوێنانمە خوارد بەڕاستی لەزتم زۆر دیل بەڵام ئێستا وا ناکە ئێستا ناوێرم چونکە مراقبەم لەسەر دکتۆر محەمەد برام دکتۆر محەمەدیش نایڵێ بەخوا ئەویش زوو کێت تۆزیام قەڵەوێمە بینە تۆزێک طبعا تو ڕابێلەوە بەخوایگەڵ باشە ئەمەش هەر وێنەیەکی جوانە بە بەڵێ ئەوە دایکی ماڵەوەیە خوا لێ خۆش بوو بەهێخان بەڕاستی ئەمیش پێشەوەی ئەمری خوا بکە لە حادیسەیەکە دەستێکی لە دەستدا بوو بەڵام هەر بەهیممەت بوو مناڵەکانی خزمەت دەکرد خوالی خۆش بێ خوالی خۆش بێ ئەم دەوێنەی تر هەن پێم خۆشە ئەمێنێ ژوێنی ئێستاییە کێن ئەمانە مامۆستا بەڵێ ئەمە سڵفەیەکی خۆش بوو لە ماڵی دکتۆر محەممەد بووین جەژن بوو ئەوەی ئەو لاوە کە ئافرەتەکە داینشەوە ئەوە خێزانی دکتۆر محەممەد عومەری برامە ئەمەی بەردەمی ڕێبینی خوشکەزامە ئەم کوڕەشی هەیە خوانێ بڕێسەر خوشکم ئەوەی لایەوە هێمنی خزمەکارتە کوڕمە ئەمیکیان هەر کچی دکتۆر محەممەد ئەمیکان فەریدونی برامە خوانێ بڕۆژ مامۆستا عوسمانە لە پشتێوە ئەوەش مامە عەلیمە ئەوەش خۆمم تۆزێک بەرز دانیشتوم نازان بۆچی ئەوەش بەختیاری برامە خوانیان بڕێ جەماعین دکتۆر محەممەد ڕسمەکەی گرتووە لە بەرەو خۆی تیانە باشە کاک ئێمە زۆر کەممان ماوە بەس وێنەیەکی سەرنجی ڕاکێشاوم تۆ بە جلی تەندروستیەوە بۆ یاخەکەی بەڵێ ئەوە یادێکی زۆر خۆشە کە لە زانکۆی سلێمانی تاعین بووین تاوان زانکۆی سلێمانی هەموو ساڵی فیستیڤاڵی هەبوو لە ئەوەڵی هەشتا و یەکا بوو پێش نەورۆز بوو فیستیڤاڵی زانکۆ دەستی پێ کرد اینجا بەعزە شوێنیان هەبوو چۆنەڵی کۆن بۆ ئەمانە و بە هەرەوەس بۆ یاخمانە کرد ئەوە برادەرەکانماوە دڵسۆزێکی خۆشەویستیمان هەبوو بۆ چونکە ئەوە ئینتیمایە هەم بۆ نیشتیمانە فەخرمان پێوە کرد بەڕاستی ئەمە ژوێنێکی جوانە کاکە بەڵێ ئەوە هاوژینی سیڵفەکەی گرتووە کاگاژینە هاوژینی کوڕما ئەوە هەواری کچما ئەوەی کە ئەوە هێمنە ئەوە خێزانەکەیەتی کاتێ ئێستا ڕوو دوو کچ خوانیان بڕێ تۆرەشیلان ئەویشە لە خانەوادەیەکی خۆشەویستی سلێمانی ئێمە لێرەوە چایان ماجەکەین ڕێزمان هەیە بۆی ئێمە لە کۆتاییە یەک وێناکەین بە دیاری بۆ وێنەکە یەکێک لە وێنەکان هەڵبژێرین بۆەوەی کە بێ بە دیاری بۆ تۆ پێشەوەشی ئێرە بە جێبیێڵی لەگەڵ بە ڕێز سامنی ژوێنەیەکە گرم بۆی لە داهاتوە مناڵی مناڵ بیکا بە وێنەکانی ئەم وێنەیەمان
هەڵبژاردووە لە بەرەوەی لەلای ئێمە زۆر جوان بوو. ئەمە سۆپەرمارکێت دوای ئینتیفاازە و ئەمانە لای ئێمە نەبوو. ئەمە زاگرۆز بوو لای حەسیب ساڵحەوە شوێنێکی زۆر فراوان و خۆش بوو. ئیتر بوو بە عادەت زوربەی جمعەکان چوین شتیشمان لەوێ کڕی لامان شیرین بوو ئەو وێنێشمان لێگر بەڕاستی لەگەڵ ماڵەوە جوانیش دەرچوو بەڕاستی شیرین بەڵێ. حەسیب ساڵح مەبەست ئوتیە سلێمانی پاڵاسە کە جاران بە یادی بەڵێندەکەیەوە وەنیە هەروە بەداوانی یەک قسەم ماوە لەگەڵتا بێ ئەم وێنەیە بێ کە کردمان بە دیاری لەبەروی باگراوندەکەی زۆر بەدڵی تۆیە خواردنی و شتی خۆشیتیە لەوە چێ یەکەم کەس زیاد دووەم کەسی هەموو سۆپەرمارکێتێکی تازە تۆ بێگومان ئەو ئەمە لە کۆتایە زۆر زۆر سپاسی جەناب دەکەم ئەو خۆشەویستانی پشتی کامێراکەم کارشیان کێشا سەرکەوتوو بن قوربانتم. خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ.